بەڵێ بەڕێزان لە تەوەریەکەمە لەگەڵتان دەبین بۆ گفتوگۆکردن سەبارەت بە زیاتر شارەزابوون لە بواری خواردن دروستکردن یاخود ئەوەی کە بە ئەکادمی پێوەدرێت شێف و چۆن لە کوردستاندا گرنگی پێدەدرێت. بە میوانداری بەڕێز عەباس فەتاح سەرۆکی نەقابەی سیاحەی کوردستان و سەرۆکی اتحادی ماستەر شێف لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک عەباس. زۆر سپاس بە ئاوادەبوون. کاک عەباس، ڕۆژی کاری شێفایەتی یاخود ئەو کەسانی کە بە ئەکادیمی شێفایەتیان خوێندووە چۆنە لە هەرێمی کوردستاندا؟ ئەوەی ڕاستی لێرەوە سڵاو و ڕێزم هەیە بۆ کەسوکاری شەهید و ئەنفەڵکراوەکان، سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو شێفەکان، هەموو ئەو کارمەندانەی لە کەرتی گەشتیاری ئیشەکەن، چ ڕێستۆران بێت، چ ئوتێل بێت، شوێنی گەشتیاری بێ. ئەوەی ڕاستی بێ بڵێم لە کوردستان بە تایبەت شاری سلێمانی چەندەها شێفی زۆر باشمان هەیە، چەندەها شێفی ئەکادیمیمان هەیە، ئەوانەی کە جۆرەها مەطبەخ ئەزانن. زۆر کەس بە کەلیمەی شێف بە هەڵە تێگەشتووە. شێف ئەبێ داهێنەر بێ، شێف ئەبێ سەرکردە بێ لە مەطبەخە، شێف ئەبێ مامۆستای ڕاهێنەر بێ، شێف ئەبێ لە دوای خۆی چەندەها خەڵکی کە فێرکە لەبەر بەرژەوەندی گشتی، لەبەر ئەوەی زیاتر و زیاتر کەرتی گەشتیاری پێشکەوی لە کوردستان. ئەوە ڕاستی بێت لە کوردستان شێفمان هەیە، کەسانی باشمان هەیە، بەڵام خاوەن مەطعەمەکان، خاوەن ئوتێلەکان، شوێنە گەشتیارەکان ئەڕۆن کارمەندی بیانەیەن. یعنی زۆر کارێکی ناخۆشە، کارێکی نابەجێ بڕۆی شێفی باشە هەبێ لە کوردستانە ناوخۆیی بن، تۆ بڕۆی کارمەندی بیانی بێنی. یعنی ئەمە کارێکی یعنی زۆر زۆر ناشرینە، کارەساتێکی گەورەیە ئێستا حالێن لەم کوردستانەیە ئەڕۆ. زۆر باشە. لە ئێستادا ئێمە لە کوردستاندا ینی بە ئەکادیمی ئەم بوارەمان هەیە کەسێک بتوانێت کە حەز و خولیای هەیە بە خواردن دروستکردن بیخوێنێ بە تایبەتیان ئەو کەسانی بەڵێ ئێستا ئێمە وەکو اتحادی ماستەر شێف، ئێمە وەکو اتحادی ماستەر شێف پەیمانگامان هەیە. یعنی پەیمانگامان هەیە تقریباً بڵێم وڵاتانی شنگن، وڵاتە عەرەبیەکان، میدل ئێست، هەموو جۆرەکانی چێشخانەمان هەیە. ڕاهێنانەکەین بەو کەسانە، نەک هەر شێف بێ، هەر کەسێکی ئاسایش بێ لە دەرەوە بێتە یعنی ناو پەیمانگاکەی ئێمە ڕاهێنانی پێیەکەین، فێری جۆرەکانی چێشخانەی فەڕەنسی و ئەمریکی و ئیتالی و عەرەبی و ئەو بابەتانەی ئەەکەین و بە شێوازێکی جوان ڕایەهێنین، ئاشیخەینە سەر کار. یعنی زۆربەی جار کۆمەڵێک بەشدار بوو حەزیان کردووە کار بکەن، یعنی دوا بە دوای ڕاهێنانەکان و تەخەڕوجیان خستومانەتە ئوتێلی پێنج ئەستێرەوە یا شوێنێکی گەشتیاریەوە یا مەطعەمێکەوە یا هەر بابەتێک کە سەر بە کەرتی گەشتیاری بێت. باش ئەمە چ ینی کۆنتاکتێکتان هەیە ئێوە چۆن توانم کەسانە بخەنە سەر کار؟ ئایا ینی کارتان بۆ کردووە کە ڕابطێکی ڕاستە و خۆتان بە ناوەندوو؟ بەڵێ سەوەکو خۆم سەرۆکی اتحادی ماستەر شێفم لەگەڵ زۆربەی زۆری ئێچئارەکانە قسەم کردووە، کۆبوونەوەم کردووە، سەردانم کردن بۆ ئوتێلەکان، بۆ ڕێستۆرانتەکان. ئێچئارەکان بڵێم لە 150 ئیش و کارەکەن، لە 150شی ڕێککەوتون لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیای پارەخۆر لەم شارەیە، لەگەڵ من ناوی شەخسەکان نابم یان ناوی کۆمپانیەکان نابم. معقول نییە ینی تۆ کارمەندێ بخەیتە ئیش بڵێ وەڵا لە 125 موچەکە بۆ من کارمەند بخەیتە ئیش. یعنی ئێستا حالێن لەم شاری سلێمانێ لەم سنووری کانیبا نووسنگەیەکیان داناوە ئەڵێ بە 25,000 خەمە سەرکار، بەڵام درۆکە 4 جار 5 جار ئەو خاتە سەر ئیش ئەو گەڕێننەوە، یا ئەڵێ جواب دێنەوە یا دوایی نامە بۆ نێرین یا خۆمان تەلەفۆن بۆ 25,000 لێ بسن 25,000. یعنی گوناحە کوڕی فەقیر و هەژار لە ماڵەوە تا گاتە ئەو نووسنگە 5,000 یا بە تەکسی، 5 شەکەڕێتەوە مەدا 25شی لێ سەرنامە 35. یعنی 4-5 ڕۆژ ئەیهێن و ئەیبن بە درۆ، کاتێک کە زانێ بەخۆی 100,000 سەرف کردەوە بە کرێ تەکسی و هاتوچۆیە و نەشاخچۆتە سەرکار. ئەمە کارێکی ناشرینە. هیوادارم لایەنی پەیوەندیدار لە حکوومەتی هەرێم و بەتایبەت شاری سلێمانی پارێزگا قایم قامێت لیژنەکان
هەستن بە دوواداچوونی بکەن بۆ ئەم کارە ناقێزەونە ناشرینە لە شاری سلێمانی. ئەزۆ باشە باسی ئەوە کرد کە شێفی بیانی دەهێنرێتە کوردستان و ئایا ئەمە هۆکاری ئەوەیە کە شێفەکانی ئێمە کارامەی و لێ هاتوویان نییە یاخود متمانیان بم شێفانی ئێمەنیان ئەیانەوێت بە بۆنی ئەو شێفە بیانانەوە ناوبانگێک بۆ هۆتێلەکانیان پیا بکەنیان نا بەعکسەوە شێفەکانی ئێمە شێفەکانی کوردستان بڵێم بە تایبەت شاری سلێمانی شێفانێکی زۆر بە کارامە و لێ هاتوون یعنی کەسانێکن شارەزایەکی باشیان هەیە لە ڕێستۆرانت و بابەتی خواردن بەڵام بەداخەوە کۆمەڵێک کۆمپانیا هەن دەستیان تێکەڵ کردو لەگەڵ کۆمەڵێک شەخص لە ئەم کوردستانە ئەڕۆن کارمەندی بیانە هێنن لە پێناو ئەوەی تقریبان بۆ نمونە لە سووریای هێنن لە ئێرانی هێنن لە شوێنانی هێنن $2000 لێسەنن ئەمەش مەبلەغێکە لەوا چێت شەریکایەتی بێ یعنی لە پێناو ئەم $2000 من مقابلەی چەندها خەڵکم کردو لەو بیانیانە لە یەمەنیتەوە لە ئوردنیتەوە لە سووری لە ئێرانی لە هەر بابەتێکیان باوەڕکە ڕوبعێکی بەقەر شێفەکانی ئێمە شت نازانن ئەیان هێنن کە مۆزوعەکەەوە نییە بۆ نمونە ئێمە لێرە شێفێکمان هەیە لە شاری سلێمانی نمونەتان بۆ هێنمەوە ژنی هێناوە ماڵ و عایلەی هەیە ماین 300,000 کرێخانوەیە 100,000 مواصلات ئەمە 400,000 کەشی ڕۆ بە جلشتن و هاتوو ئەمانە 500,000 ئەی باشە ئەی ماڵ و عایلەکەی ئەوانش 500یانەوێ ئەما ملیۆنێ خۆ هیچ نەبێ مە عیادەی تێنەکەوت و میوانی تێنەکەوت یعنی بە میوان و هاتوو چۆ کۆمەڵەشتەوە ملیۆنێک و 200 بەڵام بەداخەوە خاوەن ڕێستۆرانتەکان خاوەن ئوتێلەکان لە شاری سلێمانی پێڵن بە 500,000 ئیشەکەی بە 400,000 ئیشەکەی ئەمەش کارێکی وای کە دوی سە من زۆری شێفەکانی ئێمە لەبەر ناچاری مەعیشەتی ماڵ و مناڵی بێ ئیشە ئەڕات خەریکی سەوزە فرۆشتنە بێ خەریکی کارێکی کە ئابێ من ڕێزمێ لەگەڵ ئەوانەی کە خاوەن پیشەی ترن حرمەتمانەیە بۆیان بەڵام لێ هاتوویەکیان هەبێ گوناحە لەو شوێنانە گوناحە یعنی ئەڵێ کەسی شیاو بۆ شوێنی شیاو معقول نییە یعنی تۆ مدیر عامێ بێنی کاری مۆزەفێکی بەسیتی پێ بکەیت ئەمە شتێکی جوان نیە جا باەک تێبینی لەسەرەوە بڵێم بڕواکەی چوومەتە ڕێستۆرانت هەر لە پرزگەوە هەلو گارسۆنێکێت بۆلات هەر لە خواردنەکان و لە هەموو شتێکەوە کەسانی بیانی بوون زمانی بیانی بوون یعنی بە کوردێکی خۆت قسان لەگەڵ نەکردوێ من بجی کارەساتە تۆ لە کوردستانێکا بژی کە هەمووی کورد بێ با بێ مەسەر ئەو بابەتی کە باز لەوە بکەین ئایا شێفیش پلەی هەیە بۆ نمونە کەسێک کە سەرۆکی چێژ لێنانەکانە جیاوازە لە کەسێکی تر کە یارمەتی دەرە ئەمە جیاوازی هەیە بە ئەکادیمی بەڵە خۆی بیدایەت کە دەست پێکەیت تۆ کلینەر وستی و بەشی خزمەت گوزاری دوای ئەوەوردەوردا ئەچی بە ئەبی بە سو شێف ئەبی بە دیمی شێف دیپارتی شێف ئەکزیکتیڤ شێف شێف یعنی بڵێم سەرۆکی شێفەکان شێفی گۆڵدمانەیە مەنیجەر شێفمانەیە شێفی ئەکادیمیمانەیە ماستەر شێفمانەیە یعنی مامۆستای ڕاهێنەر کە ڕاهێنان بە هەموو شێفەکانەکە بەڵام وەکو ئەوەی بڵێم بە کوردیەکەی خۆمان شێفی گشتی بە عەربی شێف عام بە ئینگلیزیش ئێکزێکتیڤ شێف ئەمە سەرکردەی مەتبەخە خۆی ئیش ناکە یعنی سەرکردەی مەتبەخ ئیش ناکە ئۆفیسێکیە بەڵام بەرپرسە لە هەموو ڕووداوێک ڕوو بدا لەو چێشخانە بەرپرسە لە هەموو تەبقێکی خواردن کە خراپ دەرچێتە دەرەوە بەرپرسە لە هەموو تێکچوون و لاربوونی سیستەمی ئەو چێشخانە کە ئەو بەرپرسە لێی بەڵام لە هەمان کاتە جێگرەوەی ئەو کەسەشە کە ئەمڕۆ ئۆفێ وەرەگرێ ئەو ناچارە لە شوێنەکەی ئیش بکە خواردنەکان بکە بەڵام ئەبێ سیستەمێکیان هەبێ ئەو سیستەمە جیاواز بێ لە چێشخانەکانی کە بتوانێت ئیبداعە شتێک لێرە ئەوە جێبەجێکرێ بەڵێ زۆر باش ئێمە نمونەتان بۆ بێنینەوە ئوتێلی پێنجەستێنەمان زۆرە بەڵام بڵێم تایتانیک لەم شاری سلێمانەیە دەستخۆشیان لێرەکەم لێرەوە ئێمە ئەمە تەشیر نییە ئەمە مەدح و بڵێم بە سەراهەڵدانی ئوتێلە باوەڕکەن تایتانیک باشترین و جوانترین و ڕاقیترین ئوتێلە بڵێم لە هەموو عێراقا بۆ قانونێک هەیە ئەڵێ لە سا بۆ 75 ئەو پرۆژە گەشتیارێ ئەبێ دانیشتووی ناو شارەکە بن ناوخۆی بن بەڵام بە زۆر خۆشحاڵیەوە لێرەوە
ڕێز و حرمەتمانەیە بۆ ئیدارەی تایتانیک ئەوان هەستاون نەک 65 لە 90یان بۆ 95یان کردو بە کارمەندی بیانی و بە تایبەت خەڵکی شاری سلێمانی ئەمە جێگای فەقر و شانازیە جێگای دەستخۆشیە ئێمە هەموو ساڵێ هەموو 6 مانگ جارێ ئەچین ڕێزلێنانیان بۆ ئەەکەین یارمەتی دەریانە بین هەموو بڵێم لە بەشی ئێشئاڕیانەوە لە بەشی مدیرێتیانەوە هەموو بابەتەکانیان ئەکادیمی و ئینتەرناشناڵە. زۆر باشوکە خۆت لەناو بوارەکەدا ئاگاداری کە ژمارەی زۆر خەڵک لەوانەیە حەزی بەم بوارە بێت لە ئافرەت لە پیاوان ئایا لە وڵاتانی تریش بە شێوەیەکی ئەکادیمی ئەخوێندرێت لەوانەیە لە پرۆسی خوێندندا بوونی هەیە ئایا ئێوە هیچ هەوڵێکتان داوە کە لە پرۆسی خوێندندا ئەم کارە جێ بکەنەوە و بخوێندرێت؟ وڵای هەوراستی بێ من زۆر لەگەڵ پرۆفیسۆر لەگەڵ سەرۆکی بەشەکانی زانکۆی سلێمانی زانکۆی ژیان زانکۆی بڵێم کۆمار زۆربەی زانکۆکانی پارێزگاکانی عێراق قسەمان کردووە زۆر هەوڵمان داوە ئەم بەشەی ئێمە بکەینە بواری جێبەرکردنەوە بیکەینە بواری سیستەمێکی خوێندن نەک لە زانکۆکان ئێمە حەزەکەین لە بەشی متەوەسطە یعنی ثانوی کە ئەو تەلەبەیە ئەچێتە پۆلیەکی ثانوی لەو کاتەوە ئێمە سیستەمێکی خوێندنمان هەبێ ئەو کە قیمەی گەنجایەتیەتی بتوانێت کۆمەڵشتی باش فێر بێت ئەم سیستەمە بەردەوام بێ بۆ 5 ساڵ 4 ساڵی خوێندن یەک بە دوایەکە ئەو کەسە سبەینە جگە ئەو شەهادەی خۆی هەیە بتوانێت میهنەی شێفەکە فێر بێت گریمان حکومەتی هەرێم کەرتی گەشتیاری تعینیان نەکرد با بتوانێت وەکو شێفەکە کار بکە بتوانێت وەکو کارمەندێکی گەشتیاری بتوانێت تعین بێ لە شوێنێک شەرت ئەوە نییە لەسەر شەهادەکەی خۆی تعین بێت بەڵام لێرە پەیمانگای گەشت و گوزار هەیە لە شاری سلێمانیا لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆیان دەستخۆشیان لێکم هیلاکن ماندوون بەڵام ئێمە تەماحمان زیاترە ئێستا من لێرەوە بڵێم لەم کەناڵە جوانەوە داوا لە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستانەکەم داوا لە وەزیری گەشت و گوزار و داوا لە سەرۆکی دەستەی گەشت و گوزارەکەم بتوانن یارمەتی دەرێکی ئێمە بن یعنی بتوانن جێگایەکمان بۆ دابینکەن ئێمە خۆمان جێگامان هەیە یعنی معقول نییە من هەر چارە و خولێکەکەمەوە ناونشانی هۆڵێکە دەم بۆ ئەچمە هۆڵێکەوە پارەی زۆر منیەسەن یعنی معقول نییە من بتوانم ڕاهێنان بە 50-40 تەلەبە بکەم کە سوکاری شەهید و ئەنفال و خەڵکی فەقیر و دامە یعنی خاوەنی هۆڵەکە ڕۆژی $100 لە من وەرەگرێ منیش مەجبورم ئەو زەختە زۆرەی لەسەر منە منیش بیخەمە سەر خەڵکی فەقیر و هەژار یعنی ئەمە شتێکی جوانە بەڵام ئەگەر حکومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار وەزارەتی گەشت و گوزار پارێزگار قایم قامێت یا هەر لایەنێکی پەیوەندیدار من لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆیان هیوادارم داوە لە هەمویان ئەەکەم بگرە لە سەرۆکی هەرێمی کوردستان حتاک و مدیر دایرەکانی کەش بتوانن یارمەتیدارێکی ئێمە بن بتوانن شوێنێکمان بۆ دابینکەن ئەو ئەرکە قوسەی لەسەرمانە و لەسەر بەشداربووانە بتوانین کەمی کەینەوە بتوانین کارێکی جوان بکەین کەرتی گەشتیاری بەرەو پێش بەرین هیواد ئەوەیە شێف یانی هەوڵمان زانین کە خواردن دروستکردن حەز و خولیایە تەنانەت ئەگەر خانمێکی ماڵیش بە حەز و خولیا و خواردنە دروست نەکە تاموچێشی جیاوازە ئەگەر کەسێک حەزی لەم بوارە بێ چۆن دەست پێ بکە ڕاهێنانەکان چۆن وانەکان چۆن ئەوترێتەوە بۆی کەسێک بێتە بوارەکە و شارەزابێتی و بیکا بە کارێک بخۆی ڕاستی بێ ئەم کاری شێف پیرۆستترین ئەرکە لە هەموو کارەکانێکە پیرۆستترین ئەرکە بۆ تۆ لە سەرۆک کۆماری ئەو وڵاتە هەتاکو ئەو مناڵەی کە ئەمڕۆ ئەتوانێت خواردن بخوا تۆ خواردنیەیتێ ئەمەش ئەو کەسانە تێرە بن سێژەم تێرە بن سێژەم نانەخۆن دەرجێدەستی ئێمە شانازی بە کارەکەمانەوەکەین بەڵامەکۆ پرسیارەی جەنابە کردێ ئێمە کە ئێنە لای ئێمە پێش هەموو شتێ فێری پاکوخاوێنەیانەکەین فێری شتنی ئەو قاپانە ئەو کەرەستانەی مەطبەخی ئەەکەین بە شێوازێکی جوان و ئەکادیمی تەحقیم بکرێ جوان بشۆرێت تەحقیم کرێ وشک بکرێتەوە اینجا بخرێتەوە شوێنی خۆی کاتەمە یەکەم هەنگاوە ئەمە یەکەم هەنگاوی ئێمەیە دوم هەنگاو فێری ئەتەکشێتێکین چۆن چۆنی بدوێت چۆن چۆنی هەڵسوکەوت کا لەگەڵ مشتری تەعامل کا لەگەڵ ستافی مەطبەخ ئەمە ئەوە دوای فێری ضیافەتێکن چۆن چۆنی میوانداری بکە دوای ئەتەکێت و ضیافەت و پاک و خاوێنی ئێمە خەتوە خەتوە ئاچینە پێشەوە لەگەڵی
پێشەکی ئێمە چەقۆی نایەنێ دەست پێشەکی فێری نیزامی ڕووبەڕووبوونەوە و فێری نیزامی جێگرایەتی و خزمەتکردن لە ناو ستافە یارمەتیدانی ستاف بەرامبەر یەکتری و گوێگرتن لە سەر و خۆیانەوە ئەمە باشترین پەیڕۆ پرۆگرامە. اینجا دوای ئەوەی هەرچ کارمەندیار فێرخوازی ئافرەت بێ کوڕ بێ باشترین گوێگر بێ باشترین شێفی لێ دەرەچێ. دوای ئەوە ئێمە سیستەممان هەیە فێری یەکەم جار بڕین و قیاساتی ئەەکەین دوای ئەوە فێری نوعەتی بەهارات و بەهاراتگرتنەوەی ئەەکەین فێری سیستەمی گەرمی ناو مەطبەخ بۆ نمونە فرنی پیزا دەرەجەی گەرمی هەیە لە 300 هەتا 350 بۆ نمونە بەڵام خوارەوەی کەمترە جاری وایە خوارەوە زیاکەی لەبەرەوەی ژێرەکەشی ببزێ ئیسا پلەی گەرمی گڕێل لە 180 بۆ 200 دەست پێکە جاری وایە لە کاتێکی لۆدا مەجبوری بکەیتە 200 شێوازی ترمانەیە فڕنی بچووکمانەیە لە 130 دەست پێکە بۆ 190 قەلایەمان هەیە ئەبێت لە 400 بۆ 450 بێ یعنی تۆ ئەم هەموو قیاسە ئەبێ فێرکەی بۆ لە پێناو نەک ئەوەی بڕات فڕنەکە داگیرسێنێ بیخاتە 350 شتەکانی کەش هەمووی 350 بێ ئەمە حاڵەتێکی کارەسات تۆڵە. دوای ئەوە فێری ئاگەر کوژانەوەی ئەەکەن ئەطفا یعنی تۆ ئەبێ ئەو کارمەندە کە فێرەکەی پێش هەموو شتێ بەیانە کە هاتە سەر ئیش چەیکێکی غازەکە بکە چەیکی بۆری غازەکە بکات نەک کارەساتی ڕووبە دوای ئەوەش فێری دەرزێکیان پێ خوێنن دەرزی ئەطفای ئاگرکوژێنەوە ئەبین بە جێگری برادرانی ئاگرکوژێنەوە ئەطفا 150 بۆ ئێمە لێرەوە ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆیان پێویست ناکە ئەوان زوو یعنی بکەونە حاڵەتێکی تاری ئەو بگەنە سەر ئێمە با ئێمە خۆمان لە شوێنی خۆمانە چارەسەری ئەو ئاگرە بکەین و دوای ئەوە ئیتر کە فێری قیاسات و ڕنگ و تام و بۆن بوو ئەو کاتە پێی ئەڵێ تۆ کەسێکی ئەبێت لەمڕۆ هەوڵ بین یعنی ئەوەی کە کردوشێتی ئێمە دەستخۆشی لەکەین بەڵام ئەو لەمڕۆ فێرە بێ اینجا قانونێکی شەیە لە 170 پاک و خاوێنیە لە 120 تامە لە 100 دەکەشی کە ئەمێنێتەوە شێوازی جوانکاری و ڕنگ و ئینەکەیت. زۆر باشۆ کۆزانین خواردن دروستکردن کردداریە پێویستەکە کە بە شێوازێکی زۆر دەست بجوڵێ یاخود ئەوە کردداری شتەکە عملی بکرێت ئێوە تا چەندێک لە گرنگیتان بە کردداری عملی داوە ئێمە زیاتر کردداری عملی بکارهێنن ئێمە فێری ئەو شێوازەیەکن بەڵام پێویستە یەکەم جار شتەکە بەنووسین هەبە چکە بۆ من هەموو ڕۆژێ ئەو شتەی پێ ناڵێمە ئەو دەرزەی ئەمڕۆ هەمانە ئەوە توانێت بینووسێ کە نووسیشی دوای ئەوە ئەهێنینە سەر مەطبەخ ڕاستەوخۆ ئەو شتەی فێرەکەین یعنی لە بەرچاوی شێوازی بڕین و قیاس و جۆرەکانی بەهارات و دوای ئەوە ئەو قیاسانەی کە بەهاریسە بۆ نمونە خواردنێک پێش نوع بەهاراتی تایە بەڵام ئەم پێنجە قیاسی بەهاراتەکان ئەیگۆڕ بۆ لەبەرەوەی بەهاراتێک هەیە زاڵە ئەبێ لە 120 تێکەی بەهاراتێکەیە وەسەتە لە 150 بەڵام بەهاراتێکەیە خەفیفە بێ ڕێژەکەی زیاکەی تۆ ئەگەر فێری قیاساتی بەهارات و بڕین نەبی شێفێکی سەرکەوتوو نابێ بە هەمان شێوە ئافرەت بێ پیاو بێ خۆی ئەم ئیشە ئێمە زۆر جیاوازە لە میهنەکانێکە بۆ تۆ ئەگەر بە عەشق و بە خۆشەویستی و بە جۆدێکی باشەوە خۆت جسمت ئامادەکاری تیانە بێت لەسەرەوە تا خوارەوە دڵنیا بە نابی بە شێفت نابی بە کەسێ بشبی بە شێف یا ئەو ڕۆژە ئێمە باشترین شێفمان هەیە بۆ نمونە یەکەکان هەر باسی خۆم بکەم یعنی بڵێم زیاد لە 27 نەوە مەطبەخی عالەمی فێر بووم با ئاکادیمی خولی گەورەم بینیوە لە دەرەوەی وڵات جمهوریەکەم هەیە خەڵکانێکم هەیە ڕووم تێکەن و بە هەمان شێوە خۆشەویستیشم هەیە بۆ شێفەکانی کە ئەوانیش لە من باشترن بەڵام ڕۆژێک کە من مەزاجم نەبێ یا کێشەیەکم هەبێ یا ڕووداوێک ڕووی دابێ ئەو ڕۆژە باوەڕکەن
خواردنەکانم باشتر ناچێت بۆ چکە مەزاجم نەبوو عاشقم نەبوو بۆ ئەو خواردنەوە ئەو ڕۆژە وەکو خۆی دەرێکم بەڵام ئەو تام و چێژێ ڕۆژانی پێشووی نییە ئەوێ باشە ئەی زۆربەی خانمان لای خۆمان خواردن دروست ئەەکەن بەڵام وەکو شێف ئەوەی کە ئەکادیمی هەیە زیاتر پیاوانە ئایا ئەمە ڕاستە؟ نانا باکسە من لێرەوە ڕێزمێ بۆ هەموو خاتوونەکان بۆ هەموو پیاوەکانش وانەیە ئێمە ئێستا من حالێن خۆم لێرەوە ڕێز و حرمەتمەیە خوشکی بەڕێزی منە نمونەیەکتان بۆیان هەر شێف جوانەخان کەسێکی ئەکادیمیە خۆم بەدەستی خۆم ڕاهێنانم پێکردووە یعنی ئافرەتێکە هەتا بڵێ بە سەلیقە هەتا بڵێ کەسێکی لەسەر خۆ هێمن هادێ ئێستش ئەمە شێف جوانە لە شاری سلێمانی لە بڵێم ڕێستۆرانتی مەکتەبێکی ناحکومی دەرەجەیەک پلەدار خواردنی غەربی و هەم شەرقی و هەم جۆرەکانی ئیشی هەویر و شیرین و کۆمەڵشتی باشیان بۆکە یعنی شێف جوانەخان بە تەنیا جێگرەوەی چوار شێفە ئافرەتیشە یعنی ئەمە ئافرەتمانەیە زۆر لە پیاوەکان زیرەکتر و بەسەلیقەتر و بەتواناترن شەرت نییە زۆر باشە لە هەرێمی کوردستان خەڵکەکەی ئێمە زیاتر حەزی بە چ مەتبەخێکی بیانی هەیە خواردنی چ مەتبەخێکی بیانی وەڵاهی ئێوە ڕاستی بێ پیاوان باسی پیاوانی شاری سلێمانی کوردستان بە عام بکەین حەزیان لە خواردنە شەرقیەکانە وەکو قەل و قاز و قۆزی و برنجی خڕ و کوردی و ئەم بابەتانە بەڵام کۆمەڵێک ئافرەتی گەنجمانەیە لەگەڵ کۆمەڵێک کوڕی گەنجە ئەمانە زیاتر بەیان ناوەتەوە بەسەر فاسوودە مەتبەخی ئیتالی و ئەمریکی و فەرەنسی و کۆمەڵێ بابەت بەڵام نۆرماڵەکەی بەعام ئێستا وای لێ هاتووە مەتبەخی ئیتالی و ئەمریکی و فەرەنسی ئەمانە زاڵ بوون یعنی زاڵ بوون بەسەر خواردنە کوردەوارەکانی خۆمانە بۆ سەریعترە هەرزانترە ئیسە بۆ نمونە من بڕۆم بڵێم جەنابتان بێنە ڕێستۆرانتێکەوە ئەگەر تۆ داوای نەفرە قاز بکەیت ئەگەر تۆش داوای نەفرە قەل بکەیت تقریباً بە هەردووکتانەوە ئەسنا 50,000 بەڵام ئەگەر هەردووکتان بڕۆن لە فاسفودێکە خواردنێکی سەریع بخۆن لەوە چارت بە هەردووکتانەوە 10,000 بن شتی باشی شەخۆن مقابلاتی شەخۆن طبقێکی خواردنی شەخۆن و فنگریشی لەگەڵایە هەردوو گشتانەوە 10,000 تۆیەکی هاوڵاتی کەم دەرامەت مەجبوری بڕۆی بۆ فاسفودەکە ناتوانێت بچی بۆ ڕێستۆرانتێکی کوردەواری وڵا شێفیشتی هاو کردینەوە جا سەوارت بە خواردن دروستکەکان ئایا شێف ئەبێ هەموو جۆرە خواردنێکی بیانی بزانیان ئەو تا بەپی پێویستی و ئەگەر شێف بێت و بەمانای کەلیمە شێف بێت بەڵێ بەڵام بەداخەوە ئێستا لەم کوردستانە بە تایبەتی شاری سلێمانیش من ڕێزم هەیە من لێرەوە دەستی ماندووبوونیان نەگوشم هیوادارم بێنە پێشەوە بۆ لامان یعنی تێکەڵمان بن داوامان لێ بکەن یعنی داوا وەکو داواکاری بڵێ حەقە حەقدارە بەشە بەشدارم فێرمان کەن بەڵام نەک لوتیان بەرز بێ و بە مەنجەڵی یاپراق و بە مەنجەڵی بریانیەوە لوتیان بە ئاسمانەوە بێ بڵێن ئێمە شێفین وەڵاهی من لێرەوە لەم کەناڵە جوانەوە پێتان ئەڵێم نە شێفن نەوەستاشن و هیچیش نازانن معقول نییە یعنی تۆ جۆرێ خواردن دروستکەی بڵێ من شێفێکی ئەکادیمیم نا زۆربەی زۆری جار ئەڕۆن فیستیڤاڵەکەن من لێرەوە داوا لە ئەوە قاوەن فیستیڤاڵانە ئەکەم لە پێناو پارە جێگا نەفرۆشن بە ئافرەت یان بە پیاو یعنی معقول نییە تۆ لە پێناو 5 وەرەقە 6 وەرەقە تۆ ئەڕۆی ئەم جێگا ئەفرۆشیت لەم فیستیڤاڵە ئەیفرۆشی بە کەسێک ئەو کەسێکی ئەکادیمی نییە کەسێک نییە شێف نییە ڕێستۆران نییە بێتاقەتی لە ماڵەوە مەنجەڵی یاپراق و مەنجەڵی بریانی هێنێ من دڵنیام ئەوانە محتاجیش نین بەس ئەوەنەی چەوێ وەرگرن هاتون بۆ فیستیڤاڵەکە لێرەوە پیانەڵم داوا لە لایەنی پەیوەندیدارەکەم ئەگەر جێگا ئەفرۆشن بەو کەسانە لێکۆڵینەوەیان لەگەڵا بکەم بزان ئەمە ڕێستۆرانتی بزانە کەسێکی لێ هاتووە کەسێکی شارەزایە اینجا جێگاکەی بەرێ نەک لە پێناو پارە من نمونەتان بۆیانمە زۆربەی زۆری فستیڤاڵەکانی ساڵی 2023 نەک باش نەبوون سفری سفر بوون هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە دروستکەری فستیڤالەکە خۆی کەسێکی ئەکادیمی نییە ناتوانێت پرسیاریان لێ بکە ئەمە یەکەم شت ئەبێ مقابلەیەکی باش بکرن چاوپێکەوتنێکی باش بکات لەگەڵ
ئەو خاوەن پرۆژانەی کە کەپرەکان ئەگرن ئەمە یەک دوو کەسانێکی باش سەرپەرشتی جێگاکە ناکەن کەسانێکی باش ناهێنن بەڵام من ڕێز و حرمەتمەیە بۆ هاوڕێیانی ئاسایش و پۆلیس و ئەتفاوە بەعام وەزارەتی ناوخۆ و ئاسایشی گشتی ئەوانە هەستاون بە پارێزگاری و بە ڕێخستنی شوێنەکە و خزمەتی کەسانێکی وەکو ئێمەیان کردووە کە شێفین یان خزمەتی کەسانێکی وەکو هاوڵاتیەکانیان کردووە بۆ سەردان ئەمانە جێگای ڕێز و دەستخۆشین هەم برایانی ئاسایش و پۆلیس و هاتوچۆ بەڵام وەکو ئەوەی خاوەن کەسەکان وەڵاهی من لێرەوە من پێیان ئەڵم ئەگەر خۆت تۆ کەسێکی ئەکادمی بیت و تێگەشتوو بی وەڵی ناڕۆی بۆری ئەسکەلە یعنی بۆری ئەسکەلە کە بینای پێ دروستەکەی تۆ ڕۆشتووی کەپرێ پێ دروست کردووە ئەی تۆ ناترسی ئەم بۆرێ تقریبان بەلایانی کەمە 15-20 کیلۆ بکەوێتە سەر ئافرەتێک مناڵێکا بیکوژێ دوایی تۆ چۆن ڕوبڕی ئەو کەسانە بیتەوە بەڵام لایەنی پەیوەندیدار هەموویانیان بۆ سەردانی ئەم شوێنە بۆ ڕەسەمگرتن بەڵام من بەرپرسی ئازیز سەیرێکی بۆرێکە بکە سەیرێکی شتەکان بکە بەڵام لە هەمان کاتە من ناوی کۆمپانیا نابم کۆمپانیایەکی کەش هەبوو فیستیڤاڵێکی یەکەم فیستیڤاڵ دروستەکە کەسێکی شارزە لێ هاتووە ڕۆشتووە بە جۆرەها ئاستنی معدنێکی سووک بە شێوازێکی ڕێکوپێکم کەپرانەی دروست کردووە وڵا با ناویشی بەرین لێرەوە دەستخۆشیمەیە بۆ نەشمیلخان بەڕاستی کەسێکی ئەکادیمی و شارزا و لێ هاتووە نەشمیلخان باشترین کەسە بۆ دروستکردنی فیستیڤاڵ لە شاری سلێمانی فیستیڤاڵی تام خۆی کاکدانای مێردی من ڕێز و حرمەتمەیە بۆ خۆیان و بۆ کۆمپانیەکەش دەستخۆش زۆر سپاس بۆ عەباس فەتاح سەرۆکی نەقابە سیاحی کوردستان و سەرۆکی یەکێتی ماستەر شێف لە کوردستان لە خزمەتتانە کاتێکی خۆش و ڕێزمانەیە بۆ بینەران و بیستەران.